پاش دەستپێکردنەوەی یاریەکانی خولی نایابی کوردستان یانەی وەرشی دەربەندیخان لە یاریگای خۆی میوانداری یانەی وەرشی هەندرێنی کرد. هەردوویانە بە مەشق و ڕایەنانێکی باش خۆیان بۆ یاریەکە ئامادە کردبوو. یانەی دەربەندیخانیش چەند گۆڕانکارێکی لە دەستەی یانەکە ئەنجام داوە. دیارە یەکەم یاری وەرزی نوێی خولی نایابی کوردستانە دوای ڕاوەستانی خولی پاربەهۆی نەخۆشی کۆرۆنا ئەمڕۆ بکەم یاریە یانەکەمان دیارە ئامادە باشێکی ئامادەکاریی باشی کردووە بەو هیوایە بتوانین لە جێی توموحی هاندەران و جموحی تەموحی دەستەی کارگەری و هەموو وەرزدۆستان و هەموو هەوادارانی یانەکەمان بین. یاریەکەمان لە یاریگای خۆمانە لەگەڵ تیپی وەرزی هەندرێن. بەڕاستی یاریەکەم لە برم هەر خولێ بەڕاستی زەحمەتیدا هەیە خاصە لەم یاریەکە لە برندەر و یاریگای خۆی بەرحاڵ دەتوانم برم ئێمە ئامادەین ئینشاءالله یاریزانەکان ئەو ڕێنمانەی کە ئەمە برم پێمان گوتیان تەبلیغ دەکەن لەو برم یاریگایەکە. دەستپێکی یاریەکەش هەردوویانە ئاستێکی باشیان پیشاندا و هەوڵی تۆمارکردنی گۆڵیاندا بەڵام بەبێ تۆمارکردنی گۆڵ گێمی یەکەمی یاریەکە کۆتایی هات. لە گێمی دومیشدا هەردوویانە بە پلانێکی نوێوە هاتنە نێو یاریگا ئەگەرچی یانەی دەربەندیخان هەمیشە پشتی بەهاندەرانی بەستە بوو بەڵام بەهۆی بڕیار و ڕێنمایە تەندروستیەکان بۆ خۆپارێزی یاریگا تا ڕادەیەک بە چۆڵی دەبینرا. لەگەڵ ئەوەشدا یانەی دەربەندیخان سەرەڕای لە دەستدانی چەندین هەلی گۆڵکردن لە ڕێگەی یاریزان ئەلی کاکەمینە یەکەم گۆڵی بۆ خۆی تۆمار کرد. هەرچەندەیانەی میوان خواستنی بردنەوەی یاریەکەی هەبوو بەڵام هەموو هەوڵێکی داب بۆ یەکسان بوون. لەگەڵ ئەوەشدا هەلی تۆمارکردنی گۆڵیان بۆ نەڕەخسا و نەتوانرا گۆڵ تۆمارکەن. بەمەش ئەنجامەکە درێژەی کێشا و یانەی دەربەندیخان بە تۆمارکردنی گۆڵێک سەرکەوتنی بەدەستێنا. سەلام ڕۆف گەلی کوردستان دەربەندیخان.